لەبیرتان بێ ژیان بە جۆرێکە ئەمڕۆ باڵندەکان مێرووەکان ئەخۆن و کە باڵندەکان مردن مێرووەکان ئەوان ئەخۆن. ژیان پارگۆڕە و هەر جارە و کەسێک لەسەرەوەیە بۆیە کەس بەکەم مەبینن. مرۆڤەکان وان مەدحی گورگەکەن کە مەترسیە لەسەریان کەچی بە سووک سەیری سەگەکەن کە پاسەوانیانەکە. زۆرێک لە خەڵکی دۆستەکانیان بەکەمە بینن کەچی ڕێز لەوانە ئەگرن کە ئەوان بەکەمەزانن. ئەجێڕنەوە مەلیکێک فەرمانەکات دە سەگی دڕندە بەخێو بکرێ تاکو ئەگەر وەزیرێکی هەڵەی کێت فڕی بداتە بەردەمی و بێخوا. ڕۆژێ وەزیرێکی بۆ چوونێک دەرەبڕێ کە بە دڵی مەلیکەکە نابێ، بۆیە مەلیکەکە فەرمانەکات وەزیرەکە بخەنە بەردەمی سەگەکان. وەزیرەکە وتی 10 ساڵە خزمەتت دەکەم بۆ یەک قسەم کە بە دڵت نەبوو ئاوام لێ یەکەیت. تەنها داوات لێ یەکەم 10 ڕۆژ دەرفەتم بدەی و پاشان حکومەکەت جێبەجێ بکەی. مەلیکەکەش 10 ڕۆژ دەرفەتی پێیدا. وەزیرەکە چوو بۆ لای پاسەوانی بەخێوکەری سەگەکان و وتی من ماوەی ئەم 10 ڕۆژە ئەم سەگانە بەخێوەکەم. پاسەوانەکە وتی جاسوودی چییە؟ بۆ تو هەر ئەو 10 ڕۆژەت ماوە. وەزیرەکە وتی دواتر پێت ئەڵێم و خۆشت بۆت دەرەکەوێ. پاسەوانەکەش ڕازی بوو لەگەڵ سەگەکان جێهێشت. وەزیرەکە دەستی کرد بە گرنگیدان بە سەگەکان و خواردن پێدانیان تاکو 10 ڕۆژەکە تێپەڕی بەم جۆرە بەردەوام بوو. پاش تێپەڕبوونی 10 ڕۆژەکە کاتی جێبەجێکردنی سزاکە هات، بۆیە مەلیکەکە فەرمانی کرد لە ژوورێکدا لەگەڵ سەگەکان زیندانی بکەن. بەڵام مەلیک و دار و دەستەکەی سەریان سوڕما کاتێ بینیان سەگەکان لەبەر پێی وەزیرەکەن بە هیچ جۆرێک پەلەماری نادەن. مەلیکەکە بەسەر سوڕمانەوە لە وەزیرەکەی پرسی ئەوە چیت لەو سەگانە کردووە؟ وەزیرەکە وتی تەنها 10 ڕۆژ خزمەتی ئەم سەگانم کرد کەچی سەگەکان خزمەتەکەیان لەبیر نەکرد، بەڵام تۆ 10 ساڵ خزمەتم کردی بۆ قسەیەک کە بە دڵت نەبوو هەموویت پێکەوە لەبیر کرد. مەلیکەکە سەری بادا و سەری نەوی کرد و لێی خۆش بوو، وتی سزاکەی ڕاگرن و ئازادیکەن. ئەم چیرۆکە ئەفسانەیە لە دڵەوە پێشکەش بە هەمووان بێ، بەتایبەت بۆ کەسانەی کە هەموو چاکەکان بە خراپ خوێندنەوەیەکی خۆیان ئەدەن بە بادا و بە خراپە و بێ ئەمەچی وەڵامی ئەدەنەوە. ناکرێ مرۆڤ ئەوەندە بێ ئەمەک بێ کە ڕابردووی جوانی کەسەکان بە هەڵە تێگەیشتنێکی خۆی تەنانەت بە خراپەیەکی کەسەکانیش بسڕێتەوە.